باقي ديال عزاهم هناك بريب ورا شارع ابو الحبل الدولة وانا تبيغ يا كم او بس اوان ئێمە دەستمان کرد بە دروستکردنی ئەو ماڵە و چەند ماڵێکی تر بۆ ئەوانەی مشەڕەدن لەسەر جادەن کە کەسیان نییە و حکوومەتیش لاوەلیان ناکە و هیچ شوێنێک لەم شار خانەقینە هیچ شوێنێ نییە بۆ بەساڵچوان بۆ منداڵانی بێخاوەن و بۆ ئەو نەخۆشیێلە بەداخەوە ئێمەش لەم بابەتەوە دەستمان کرد بە دروستکردنی کارەڤان بە هەڵمەتی خەڵکی خۆبەخش بۆ دروستکردنی ئەمانە و بەڵام ئێستاش ئێمە گرفتێکترمان هەیە کە ئەمانە نەخۆشن داواکارین لە حکوومەتی خانەقین دەست پێشخەریەک بکات بۆ ئەوەی ڕۆژانە بیانگەڕێتە ناو ئەم شوێنە تا فێر دەبن و داواکارین لە پیزیشکانیش بۆ معالەجەی ئەو نەخۆشیە لە ڕووی دەرونیەوە تا ئێستا ئەوەی کە دروستمان کردووە دوو دانە دروستمان کردووە و دانەیە تریش بڕێگەوەیە بۆ دوو ژنن ئەوانیش بێلانن گەرەکمانە بۆ ئەوانیش دروست بکەین هەڵمەتەکە بەردەوامە و حەزیش دەکەین لە هەموو شارەکانی عێراق ئەو هەڵمەتە دەست پێ بکات بۆ ئەوەی حکوومەت لە بیری کەس نییە لە تەنها بیر گرفان خۆیان نەبێت. ئێمە مەجموعەیەکین خەڵک شارەکە کەوتینە سەر هەڵمەتی ئەم ئینانە فەقیرانە کەفتنە سەر ناو شارە شوێنیان بۆ دیاریەکەین وەکو تەوعیە مۆضوع ئاگەمان خەڵقی دارانده و برادەر و ناسیار مشارەکەکەن ئەی شتەکەن حەزەکەین لە گشت لایەک ئەم هەڵمەتە دروست بکرێت جوان بۆ خەڵق بۆ ئەوەی ئەوانە لە ناو شارع نەمێرن گوناحن ئێمەشە بیری خۆتان بکەن چۆن هەنە ناو ماڵ خۆدان ئەمانە لە ناو شارع خەوتنە ئێمەیشە خزمەتکارین بۆ گشت کار خێر و خێراتێک و هاینە خزمەت جەمیع وەڵام من بنسبە بۆ من ئاسنگەرم بۆ ئاسنگەرێگە و قسمێ غەراز و خەڵقیش تێد و مشارەکە کات و ئینەکات و ئەلحەمدولیلا و شکر چی بتوانمانەوە و کردمانەوە و ئەیکەینیشە و مەمنونینیش هیچ حتا حەز ناکەین هێنی بکەین ڕیایی بکەین لە مۆزوعەکە بەس چییە حەزەکەین خەڵق چاوی بەم ئیشانەوە بێت بۆ ئەوەی بتوانین کەس نەمێنێن ناو شارع. الحبل الدولة